بە مەبەستی ئاشناکردنی خوێندکارانی زانکۆ بە شتومەک و کەلەپوری کوردی ڕۆژی یەکشەممە لە زانکۆی گەرمیان ڤیستیڤاڵی کولتوری ئەنجام درا و تێیدا ژمارەیەک لەو کەرەستە کوردەواریانە خرایە ڕوو کە لە کۆندا بەکارهێنراون. ئامانجمان ناساندنی نەوەی نوێیە بە کولتوری کوردی بە شتە کۆنەکانی کوردەواری ئێستا تازەی ئەەکەینەوە بۆ ناساندنی ئەو شتە کۆنانە. لە ڤیستیڤاڵەکەی زانکۆدا بەشێک لە خوێندکاران جلی کوردیان پۆشی بوو. هەروەها لە نێو حەوشەی زانکۆشدا ڕەشماڵ هەڵدرا بوو. هاوشێوەی سەردەمی کۆنیش ئەسپەکان ڕمبازیان بوو. لە ڕاستیدا ئەم جۆرە کللتورە زۆر گرنگە کە بڵاو بکرێتە لە ناو نەوەینە، چونکە نەوەینە بەگشتی ئاشنا نێ بەم شتانە. زۆرێک لەو شتانەی کە لێرە هەیە بەشێکی زۆر کەمیان گەنجی ئەم سەردەمە ئازانێ کە چییە، زۆربەمان نازانین. ئەوەش کە ئەیزانین لە مۆزەخانەیەکیان لە شوێنێکە خوێندومانێتەوە. ئێمە وەکو گەنجێ لەبەرەوەی جیلێکین خوێنەوار بووین لەو ژیانە سەرەتاییان نەژیاوین، ئاشنانین بەم شتانە. ئەمە زۆر گرنگە بۆ ئەم گەنجانە بۆ ئەوەی ژیانی ڕابردوو باو باپیرانیان بزانن کە چۆن ئەم پێشکەوتنانە هاتووە لە چ ژیانی سەرەتاییەوە تا ئێستا دروست بوو. وەی کولتور بەشێکە لە مێژوو هەر نەتەوەیە بێگومانە ئەموو نەتەوەکانیش خاوەن کولتور و دابوونەریت و ڕەسەنایەتی خۆیان هەیە. ئێمەش وەکو کورد بێبەر نیمان لە هەموو نەتەوەکانی تر خاوەن کولتور و ناسنامەیەکی خۆمانین. حەزمان کردە مێش وەکو کۆلێژی پەروەردە بەشی کوردی ئەم پێشەنگایە فۆلکلۆریەمان کردەوە زیاتر بۆ ناساندنی شتە قەدیمەکان و کۆنەکان خۆمان. بەتەمەنەکان ڕەخنەی ئەوە لە نەوەی نوێ دەگرن کە ئاشنانین بە چۆنیەتی ژیانی باو باپیرانیان. داواکارم لە بەرپرسان و لەو کەسانەی کە ئەتوانن کە کەلەپوری کوردەواری و نەتەوەی گەلی کوردمان پارێزیێ بەیاخی پێ بدەن. یعنی بەڕاستی خەریکن گەنجەکانمان ئێمە تەمەنمان کردووە ئەو گەنجانەمان ئەو تەلەبانە کە لە زانکۆن نازانن خورد چییە، مەشکە چییە، ڕەشکە چییە، هەسان و سێلک و داس و کەوگیر و هەمانە و ڕەشکە و هیزە و هەمانە و بۆ ئەو شتانەیە کە کورد بەکاری هەوردە بەڕاستی ئیستا من کە قسەیەکەم وازان زمانێکی ئینگلیزیە بەس هەموو کوردیە. لە ڤیستیڤاڵەکەی زانکۆی گەرمیاندا بەشێک لە میوانی وڵاتانی دەوروبەر داوەت کرابوون بۆ بینینی کولتوری کوردەواری. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.